ئەم پرۆژەی کە دەستمان پێ کردووە نزیکەی 2000 کارتۆن بەشە خۆراک کە لە ڕێی بەڕێز مامۆستا عەبدولسار سەرۆکی فراسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەویش لە ڕێی خێرخوازانەوە ئەم نزیکەی 2000 بەشەی دابین کرد. خی گەورە پشت و پەنابێ ئەمە نابێ بە ئاخیر جار دامان ناوە کە بەش ئەم شێوازەمان هەبێ بڵین بۆ سنوورەکانی سلێمانی هەڵەبجە گەرمیان کەرکووک ڕانیە ئەوە سەرڕای ئەوەی کە مامۆستا خۆی لە هەولێرە سەرپەرشتی کەمپینەکە ئەکا ئێمە ئینشاڵڵا یەکەم جار نابێ و هەتا ئەم قەیرانە ئاوا بێ بەردەوامە بین تا خێرخوازان دەستیان واڵا بێ کە ئێمەش ئینشاڵڵا بەردەوامە بین. دیارە لەم بارودۆخە سەختەیە ئەوانەی کە خێرخوازن و دەستگیرۆی فەقیرانەکەن پاداشتێکی گەوریان هەیە لای خۆی پەروەردگار و ئێمەش سوپاسی هەموو خێرخوازانەکەین بەگشتی کە لەم بارودۆخە سەختە بەهانای خەڵکی فەقیر و هەژارەوە چنەوە بە تایبەتیش بۆ ئەم دابینکردنی 50 بەش خواردن بۆ هەژارانی سنووری ئەنجومەنی سیروان. دەستخۆشی بۆ فراکسیۆن و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئەم یارمەتیان هاردووە بۆ هەژارانی ئەم سنوورە هەرچەنە بڕەکەی کەمە بەڵام چاوەی کە هەژارێکی زۆر هەیە بەڵام سپاس و دەستخۆشی و ڕێزمانەیە بۆ ئەو کەسانی کە لەم ڕۆژە سەخت و ناخۆش و ناڕەحەتا دەستی فەقیر وەژارەگرێ یارمەتی خەڵکەدات و ئەبرسی یەکتیارەکات بەڕاستی لێرە جوامێری و گەورەی ئینسانەکان دەرەکەوێت. لە بەردەوامی کارە خێرخوازی و کەمپینەکانی هاوکاریکردنی خەڵکی هەژار و دەرامەت ئێمە ئەمڕۆ 100 پشک لە هاوکارەکانی بەڕێز کاک عەبدولستار سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان گەیشتە سنووری خورماڵ. ئێمە لێرەوە سوپاسی بەڕێزیان دەکەین و سوپاسی هەموو خێرخوازانە دەکەین کە دەستی هاوکارەکانان گەیاندە سنوورەکەی ئێمە